ئەمە کۆنجمەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چاڵەکیەکانمان داستان بە ئەنجامدانی ئێوارە کۆرێک بۆ بەڕێزان مامۆستا عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵاو و چەند سروود بێژێکەوە لێرەوە بە خێراتنی مامۆستایانی بەڕێز و ئەندام و لایەنگرانمان دەکەین خوای گەورە پاداشتی منتان بدات. ئامانجمان لەو چالاکیە پشگیری بۆ پێغەمبەری خوای بوو، دەربڕینی سۆز و خۆشەویستیمان بوو بۆ پێغەمبەری خوای لەبەرەوەی زۆر بێڕێزیکران لەو دەرفەتەی بە پێغەمبەری خوای ئێمەش بە پێویستمان زانی وەکو ئەرچی سەرشانی خۆمان دیفاعکردن و پشگیری لە پێغەمبەری خوای بکەین. لە پێغەمبەرەوە فێر دەبین ئەگە بەڕێی پێغەمبەردا بڕۆین سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ملکەتی و گەردەنکەتی بۆ هیچ کەسێک نییە غەیری خوا و هیچ ڕێبازێکی کەس بەڕاست و بە حەق نازانین غەیری ڕێبازی پێغەمبەری پێشەوە سەڵات و سەلامی خوای گەورە لەسەر بێ و بەڕاستی بمانێ گۆڕانکاری بکەین و بمانەوێ چاکسازی بکەین بمانێ کۆمەلگا بگۆڕین بمانێ خەڵک بگۆڕین بەخوا دەبێ پێشی بۆ خۆمان باش و دوای پێغەمبەری کەوین سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بەکردەوە بە هەڵوێست هەنگاو بە هەنگاو بەڵام لە گرنگ و لە گەورەوە دەستی پێ بکەن. ئەمە منە سادانە دێنەوە بۆی کە ئەوانەی پێش ئێمە چۆن پەیڕەویان لە ڕێبازی پێغەمبەر کردووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هەر بەڕاستی بە ناو و بە شکل و بە سوورەت نەبووە بەکردەوە بە ناوەڕۆژی تەبەن پێغەمبەریان وا خۆشویستە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ حتا ئیمام عومەر دەفەرمێ پێغەمبەر فەرمووی ئیمانتان نابێ هەتا ئەمنتان لە خۆتان لە دایکتان لە باوکتان لە هەموو کەس خۆشتان نەوێ. ئیمامی عومەر گوتی ئەی پێغەمبەری خوا وەڵاهی من ئەتوم لە باوکم لە دایکم لە منداڵم لە خێزام لە هەما خۆشت دێ بەس لە خۆم ناوە فەرمی وەڵاهی عومەر ئیمانت تەواو نابێ هەتا ئەم لە خۆش نەوێ فەرمی ئەی پێغەمبەری خوا ئێستا ئەتوو لە خۆشم خۆشت دەوێ کاکە وەڵاهی ئەوانە ئەو پیاوە گەورە بەم شێوە دروست بوون. سوپاس بۆ خوای ئێمە لە وڵاتێک دەژین کە هەمووتان دەزانن زیاتر لە من دەزانن چ دزیەک و چ گزیەک و چ فەساد و خراپەکاریەک دەکرێت تۆی مسلمان سەهمت نییە لەو خراپەکاریەدا ئەو فەزلی خوا نییە لەو هەموو بەد حاشاکم بەد ڕەوشتەی کە هەیە لەو هەموو خراپەکاریەی کە هەیە لەو هەموو لادانە کە هەیە لەو هەموو زوڵم مستەمە کە هەیە ماڵ خواردن و مافخوراندن کە تۆ بەشت نییە ئیمزای تۆی پێوە نییە دەنجی تۆی لەگەڵ نییە ئەوە مای ئەوە نییە کە دڵت خۆش بێ